هاکە خەزانی تەمەن پەیدا بوو گوڵزاری زەمن جوانی تێدا چوو لەو دووڕیانە با یەکێ بگێرین کامەیان کەوا خێری تێدا بوو لەو دووڕیانە با یەکێ بگێرین کامەیان کەوا خێری تێدا بوو ئێمە دەستامۆی قەدارین هەموو ڕێبواری ڕێگەی سەفارین هەموو بۆ هەر شوێنێکیش ملی ڕێ بگێرین نێچیری دەشتی مەحشەرین هەموو بۆ هەر شوێنێکیش ملی ڕێ بگێرین نێچیری دەشتی مەحشەرین هەموو ماڵی مسلمانان هەموو دزرا لە دنیای خۆی شوێنێک لە ئەفریقای دەوڵەمەندتر نیە لەبەر زێڕی ئەو هەموو زێڕە چی لێ هات لە هەموو شوێنان برسیترن کەچی زێر لە هەموو شوێنان لەوێ زیاترە ئێمە لە هەموو شوێنان زیاتر بێنەوتین کەچی نەوت لە دەرەجەیەکی وڵاتانەین کە نەوتیان هەیە و هەروەها کارەساتێکی دیکە بەڕێوەی ئەویش لێک هەڵوەشانەوەی خێزانەکان بڕۆ بەس تەماشای مەحکەمەیکە پیاوی وایە 22 ساڵ خێزان ماڵ و خێزانی پێکەوە ناو ئێستا لە دەرگەی مەحکەمەینەوە خەریکی ژن تەلاقدانی منداڵەکانیان لە کۆلێژە باڵاکانن طب و هەندەسەن بۆچی ئەوانە پاش 22 ساڵ دەچن خەریکی تەلاقدان و یەکتری تەلاقدان و لێکدی جودابوونەوەن ئیوا هەیە تەمەنی 56 ساڵە دەستیژنی خۆی تەلاقەدا تەلاق ئێستا ڕێژەی تەلاق لە مارەکردنی زیاتر بۆ لە مەحکەمەکان پۆلیسێکە بینی ئەو دەخوای لێ پێوەچەوە هەموو تەلاقە ئەدی کوا مارەکردن دەرەوە لە مارەکردن و دووسێ کەسانە ێژنی مارەکەن ئەو کارەساتێکی گەورەی هەڵوەشانەوەی ئەو خێزانانەی بناغی دینداری لە ناو خێزانی دروستە بێ ئەگەر خێزان نەما دینداری ناکرێت ئەتۆ نەچێ ماڵێ شوێنێک نەبی ئیسراحەتێدا بکەی نانی بخۆی قورئانە فەرمی لتەسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون ژن نەما خێزان نەما ئەگەر ژن نەبوو ماڵ نابێ منداڵ نابێ میوان نابێ سەکینەت نابێ دڵ ئارامی نابێ ئینسان بە دۆخێکیدا تێدەپەڕێ دەبێ ئەویش سەری خۆی هەڵگری و بڕوە لەو شوێنەی کەواتە ئەوش موسیبەتێکی دیکە موسیبەتێکی دیکە کاتێک ئەو خەڵکی بینی لە دینی خوای دوورەکەوێتەوە کوڕ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی کچ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی ژنی بە مێرد حاشە لە ڕووی ئەو خوشکە بەڕێزانەمان خەریکی تەلەفۆنە پیاوی بەژن خەریکی تەلەفۆن و تەلەفۆنکاری و نامە و نامەکاریە ئەو کارە ساتێکی زۆر گەورەی ئەوە کەوتوتە ناو ئەو میلەتەی یعنی یەکەم جار کە ئەو مێسنجەرە پەیدا بوو گوتنەوە فریە خەڵکێک بە فری لە خەتا گوتیان ئەمریکا ئەو مێسنجەرەی لە حیسابی خۆی کردوتە فریلەوە چەند دەوڵەتێکی فەقیر یعنی ئەوە هێندە بەڕەحمن ئەتۆ لێرە ڕحت بچێشی لەو لاش مێسنجەرت لۆ فری بکە ئەگە مەبەستیەوە نەبی عائیلەکان هەڵبوەشێنەوە خەڵک غەریب بۆ لە وڵاتی خۆی خەڵک لێرە هەستێکی خەڵکی ئێرە نییە خەڵکانێکی کە خەڵکی ئێرەن بڕۆ تەماشای مەطعەمی گەورە گەورە و زەخمداندان لێ دەپێچێ و خەڵکێکی غەریبە لە وڵاتان هاتوو لێرە مەطعەمی داناوە لێرە فندەقی داناوە لێرە بەنزیخانەی داناوە لێرە ئیشەکە ئەتۆ لێرە غەریبی دەبێ بچیشتی لەوی بکڕی ئەوەش کارەساتێکی دیکە و هەروەها تیجارەت لە دنیا لە عەلاقەی بگرە هەتا گەتە کانزا بە نرخەکان مس و سفر و ئەلمنیۆم و فلان و بێن هەمووی گران بووە هەموو شتیان گران کرد لەوەی ئەو میلەتە زۆر مەجبوری فرۆشتنی زۆر شتی بە بەها بێ لە لای خۆی لە پێناو پەیداکردنی پارەی وەک چۆن ئێستا لە سین کەسێکی دەبینی کە بۆ 17 ساڵ دەبێت دەربکرێ لە ماڵی کوڕیان کچی یەک منداڵیان ئەویش دەردەکرد لە ماڵ دەربڕ لە خۆت بەخێوکە دەبێ یان ئیبداعێکی بکە یان دەبێ هەموو تەنازولێکی بکەی لە ژیانی خۆت تا نانێکی پەیدا دەکەی بەس نانی بخۆی والعیاذ بالله کەرامەتی گەنجە کوڕ و کچەکانمان یعنی خەریکە کەرامەتیان دەبێتە شتێکی حاشا یعنی هەرزان لەسەر تەلەڤیزیۆنەکان ئەو هەموو ئافرەتە دێ بە کوردی قسەیەکە قسەی بێسەروبەرەکە ئەو کوڕانە قساکەن دژمناتی دینی خوای گەوراکەن یعنی شەرەف و کەرامەت خەریکە و وردە هەرزانە بێ لە پێشچاوی خەڵکی والعیاذ بالله و هەروەها سزنەکان بەس تەماشای سزنەکان کە تەحەدا ئەکەم سزنێکە بی خەڵکەشی تێدا نەبی لەسەر دینی خوای نەگیرا بێ هەر هەموو سزنەکان خەڵکی تێدا لەسەر دینی خوای گەورە گیراوە ئەوە وتارێکی توندی داوە ئەو وەڵا شتێکی کردووە ئەوە تۆمێکی پێکراوە یعنی هەرچی سجووناتە سجوونە هەرچی سجوونی دنیا هەیە لەو ڕۆژانە کارەساتەکەم دیت لە میسر پیاوێکی بە تەمەنی 87 ساڵی یەک لە داعیەکانی ئیخوان المسلمین هەرچی حەبوو دەرمانە لێیان سەندووە کابرایەکە ناتوانی قسان بکە بە سزمانی دەڵێ وەڵڵاهی لە حاڵێکی دامە لە سزنێکی 1 مەتر بە 1 مەتر نە ئەمرم ناشم تەمە ناکەم بمرم لێرە بێمە دەرەوە
ئێستا ئەو دقیقەی تێدا ئەژین ئێستا هەیە لە بەرنینەوەکەکانی هاوارەکە و ئەگریێ ئیوا هەیە ئێستا کە بەدەیان ساڵە ون بووە و بزر بووە و کەس نازانی هەلەچە شوێن بزر بووە یەک جێگاشی دیار نییە نەک لێرە لە هەموو دنیای خوای گەورە شتە هەیە ئەوانە کەوتنی ئومەتن بەڕاستی خۆشەویستان و بەڕێزانم و هەروەها لە هەمووشیان گەورەترین سجن گەورەترین ئەسیر بەیت المەقدیسە بەیت المقدس قودس لە دەستی جوولەکەی گەورەترین سزنی مسلمانانە لە ڕوحمان و لە گیانمان و لە عائیلەمان و لە وڵاتمان و لە هەموو دنیامان خۆشتر دەیە بەیت المقدس یەکەم قیبلەی مسلمانانە هەتا ئەوەش نەگەڕێتەوە بەردەستی مسلمانان بە حەیاتی خۆ ئیسلام مسلمان بە عیزەت نابنەوە ئەوانەی مؤەرریخ نووسیویانە لە ژیان لەوەتەی دنیا هەیە بەیت المقدس نەک پێش پێغمبەری مەحمەد صلی الله علیه و سلم پێشی هەموو پێغمبەرانیش لە پاش حەزرەتی نوحەوە بەیت المقدس لەوەتەی دروست کراوە زمانی سولەیمان و داود و ئانە سەلامی خوا لەسەر بێ لە دەستی چێ بوو بی ئەو سیادەی هەموو عالەمی لەبەردەستی بووە سبحان الله يعني هەر کاتێک بەیت المقدس لەبەردەستی چێ بوو ئەوە سیادەی هەموو عالەمی لەبەردەستە